سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەمە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران، ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە شارەداری ئیلام، سەپاندنی 22 ساڵ و 6 مانگ زیندان بەسەر دوو بەندکراوی سیاسی، هۆشداری تیمی پزیشکی زیندانی ئێڤین سەبارەت بە مانگرتنی وریشە مرادی، ژاراویبوونی 7 کەس بە گازی مونۆکسیدی کەربۆن لە ئیلام، پەیامی پێزانی نیسامان یاسین بە دوای ئازادی لە زیندان، سەپاندنی سزای زیندان بەسەر مەلیحە عەبدولقادری لە بۆکان و درێژەی ناڕەزایەتی خەڵکی ئامەد دژ بە دەوڵەتی تورکیا. درێژەی هەواڵەکان، کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی دووشەممە 7 خەزەڵوەری 1403 هەتاوی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران بەپێ ڕەواڵی هەر هەفتە دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. خانشینکراوانی مخابرات لە شارەکانی سنا، کرماشان، ئیلام، ورمێ، مەریوان، بیجار، خورڕەمئاوا، تاران، تەورێز، ئیسفەهان، ئەهواز، ڕەشت، ساری، کرمان، عێراق و چەند شاری دیکەی ئێران لە ئاست جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. خانشینکراوانی ناڕازی خوازیاری زیادکردنی حەقدەست، پێدانی مەزایە دواخراوەکان، هاوسانسازی حەقدەست و دابینکردنی بیمەی تەکمیلی بوون. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە شارەداری ئیلام. کرێکارانی شاغڵ لە شارەوانی ئیلام ڕۆژی دووشەممە 7 خەزەڵوەر بۆ جارێکی دیکە لە ناڕەزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی شارەوانی ئیلام ماوەی چەند مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی سەختی مەعیشەتیدا ژیان بەسەر ئەبن. کرێکارانی ناڕازی خوازیاری زیادکردنی حەقدەست، پێدانی ڕێژەی هەڵاوسان، بەهرەمەندبوون لە بوونی کرێکاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و پەرداختی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تەمین اجتماعی بوون. سەپاندنی 22 ساڵ و 6 مانگ زیندان بەسەر دوو بەندکراوی سیاسی. ڕۆژی دووشەممە 7 خەزەڵوەر دوو هاوڵاتی خەڵکی سنە بەناوەکانی ئارام بەهادین و ڕەسوول ڕەزا شەریف کە لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی شۆڕشینا دەست بەسەر کرابوون لەلایەن دادگای انقلابی ئەو شارەوە بە زیندان مەحکوم کران. بەپێ راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، ئارام بەهادین و ڕەسوول ڕەزا شەریف لەلایەن لەقی یەکی دادگای انقلابی سنەوە سەرجەم بە 22 ساڵ و 6 مانگ زیندان مەحکوم کراون. شایانی باسە کە ئەو دوو هاوڵاتیە لە ماوەی بەندکرانیاندا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەش کرابوون. هۆشداری تیمی پزیشکی زیندانی ئێڤین سەبارەت بە مانگرتنی وریشە مرادی. بەپێ راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، 19 ڕۆژ بەسەر مانگرتنی وریشە مرادی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئێڤین تێپەڕ دەبێت و پزیشکانی زیندان سەبارەت بە دروستبوونی مەترسی لەسەر ژیانی ئەو بەندکراوە هۆشداریان داوەتە بەرپرسانی ڕەژیم. تیمە پزیشکی زیندانی ئێڤین کە ڕۆژانە چاودێری دۆخی تەندروستی وریشە مرادی دەکەن ڕایان گەیاندووە کە درێژەی مانگرتنی ئەو بەندکراوە گیانی دەخاتە مەترسیەوە و ئەگەر کۆتایی بە مانگرتنەکەی نەهێنێت ئەگەری چوونە کۆمای زۆرە. شایانی باسە کە وریشە مرادی لە 19 ڕەزبەری ئەم ساڵەوە دژ بە ئیعدامانی لە خواردن گرتووە و ڕایگەیاندووە کە تا هەڵوەشانەوەی سزای سێدارە درێژە بە مانگرتن ئەدات. ژاراویبوونی 7 کەس بە گازی مونۆکسیدی کەربۆن لە ئیلام. لە سەرەتای مانگی ڕەزبەری ئەم ساڵەوە تا بە ئەمڕۆ 7 هاوڵاتی خەڵکی ئیلام لە ڕێگەی هەڵمژینی گازی مونۆکسیدی کەربۆن ژاراوی بوون لەگەڵ ساردبوونی کەش و هەوا، کەڵگوەرگرتن لە ئامێری گەرمکردنەوەی ناستاندارد و گوێنەدان بە ڕێنمایەکان هەر ساڵە دەبێتە هۆی قوربانی بوونی چەندین کەس. بە وتەی بەرپرسانی ڕژیم، ڕێژەی ژاراوی بوون بە گازی مونۆکسیدی کەربۆن بە بەراوردی ساڵی ڕابردوو لە 7 بەرز بۆتەوە. پەیامی پێزانی نیسامان یاسین بە دوای ئازادی لە زیندان. سامان یاسین بەندکراوی سیاسی خەڵکی کرماشان کە لە ڕۆژانی ڕابردوو بە دانانی وەسیقە و بوو بە دواچوونی پزیشکی مەرەخەسی پێدراوە
لە پەیامێکدا ڕێز و پێزانینی خۆی ئاراستەی خەڵکی ئازادیخوازی ئێران بە تایبەت کوردستان و کرماشان کرد. سامان یاسین لە پەیامێکدا وێڕای دەستخۆشی لە پاڵپشتیەکانی خەڵک ڕوو لە خەڵکی کرماشان ڕایگەیاند. بژی کورد، بژی کوردستان، بژی ئازادی. ناوبراو لە سەردەمی شۆڕشی ژینا دەست بەسەر و بە سەختی ئەشکەنجە درا. دەستگای قەزای ڕژیم سەرەتا سامانی بە محارەبەی تۆمەتبار کرد، بەڵام سزاکەی لە دیوانی باڵای وڵات بۆ زیندان و دوورخرانەوە گۆڕدرا. سەپاندنی سزای زیندان بەسەر مەلیحە عەبدولقادری لە بۆکان. لە ڕۆژانی ڕابردوودا مەلیحە عەبدولقادری هاوڵاتی خەڵکی بۆکان لەلایەن لقی 101 دادگای گشتی و ئینقلابی ئەو شارە بە تۆمەتی پڕۆپاگەندە دژی نیزام بە 10 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرا. مەلیحە عەبدولقادری ڕۆژی چوارشەممە 10 گەلاوێژی 1403 هەتاوی دوای بانکران بۆ ئێدارەی ئیتلاعاتی بۆکان دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئەو ناوەندە ئەمنیەتیە لە شاری ورمێ ڕاگوێزرا. ناوبراو پاش کۆتایی قۆناغەکانی لێپرسینەوە بە دانانی وەسیقە ئازاد کرا. درێژەی ناڕەزایەتی خەڵکی ئامەد دژ بە دەوڵەتی تورکیا. ڕۆژی دووشەممە 7 خەزەڵوەر خەڵکی شاری ئامەد لە باکووری کوردستان بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام دژ بە هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر ڕۆژاوا و باشووری کوردستان خۆپیشاندانیان کرد. لە ڕۆژانی ڕابردوودا دەوڵەتی فاشیستی تورکیا بە بیان و هێرشی پکاکە بۆ سەر کارخانەی بەرهەمهێنانی پەهباد لە شاری ئانکارا هێرشی بەرینی کردوتە سەر ناوچە مەدەنیەکانی ڕۆژئاوای کوردستان و لە ئەنجامی ئەو هێرشانەدا زیاتر لە 7 کەس گیانیان لەدەستاوە و 44 کەس بریندار بوون. کۆمەڵکوشکردنی خەڵکی مەدەنی و بردمانی ناوەندەکانی خزمەتگوزاری وەکو بەرق، ئاو و سوتەمەنی لە کاتێکدا کە هەزاران ئاوارەی لوبنانیش ڕۆیان لە ڕۆژاوای کوردستان کردووە، کوردانی هەر 4 پارچەی تووڕە کردووە. لە ڕۆژانی ڕابردوودا کوردانی باکووری کوردستان و ئوروپا چەند جار دژ بە دەوڵەتی تورک خۆپیشاندانیان کردووە و خوازیاری کاردانەوەی کۆمەڵگای جیهانی لە ئاست ئەو جنایەتە بوون. کۆبوونەوەی پەرستاران لە شوشتەر. پەرستارانی شوشتەر ڕۆژی دووشەممە 7 خەزەڵوەر بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام لە بەردەم زانکۆی زانیاری پزیشکی ئەو شارە کۆبوونەوە. پەرستارانی ناڕازی خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، زیادکردنی تاعرەفەی پەرستاری، پێدانی ئیزافەکاری و کارامە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەست، دامەزراندنی هێزی کاری نوێ، کەمکردنەوەی ساعەتی کار، ڕێگری لە کۆچکردنی کادری دەرمان بۆ دەرەوەی وڵات و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. دیداری چالاکانی کرێکاری سنفی و مەدەنی لەگەڵ بنەماڵەی ئانیشا ئەسەدوڵڵاهی. ڕۆژی یەکشەممە 6 خەزەڵوەڵ کۆمەڵێک لە ئەندامانی کانونی نووسەرانی ئێران چالاکانی کرێکاری سنفی، خوێندکاری، خانشینکراوان و مافی ژنان و ژمارەیەک لە بەندکراوانی سیاسی پێشوو سەردانی بنەماڵەی ئانیشا ئەسەدوڵڵاهیان کرد و پشتیوانی خۆیان لەو چالاکە کرێکاریە دەربڕی. ئانیشا ئەسەدوڵڵاهی معلم و چالاکی سۆسیالیست مانگی گوڵانی ساڵی 1401 هاوڕێ لەگەڵ هاوژینەکەی بە ناوی کەیوان موحدەدی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و خەرمانانی هەمان ساڵ بە دانانی وەسیقە ئازاد کرا. مانگی گوڵانی ساڵی 1402 ئانیشا ئەسەدوڵڵاهی بۆ جاری دووهەم لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و دەستگای قەزایی سزای 5 ساڵ زیندانی بەسەردا سەپاند. بەهاری ئەمساڵ حکمی 5 ساڵ زیندانی ئەو بەندکراوە سیاسیە لە دیوانی باڵای وڵات بۆ 3 ساڵ و 7 مانگ کەم کرایەوە. ڕۆژی یەکشەممە هاوکات لەگەڵ ڕۆژی لەدایکبوونی ئانیشا کۆمەڵێک لە چالاکانی کرێکاری سنفی، مەدەنی و سیاسی سەردانی ماڵی باوکیان کرد و پشتیوانی خۆیان لە خۆی و بنەماڵەکەی کرد. بەرزڕاگرتنی یادی مەهرشاد شەهیدی لە شاری عێراق. ڕۆژی دووشەممە 7 خەزەڵوەری 1403 هەتاوی بنەماڵەی مەهرشاد شەهیدی نژاد هاوڕێ لەگەڵ هاوڕێیانی مەراسمیکیان بۆ ڕێزگرتن لە یادی ئەو گیانبەخت کردووە بەڕێوە برد. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ ساڵڕۆژی لەدایکبوونی مەهرشاد شەهیدی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری عێراق بنەماڵەی مەهرشاد و هاوڕێکانی وێڕای هەڕەشە ئێدارەی ئیتلاعاتی ڕژیم لەسەر مەزاری کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت.
و دوایین هەواڵمان سەبارەتە بە ڕێگری لە چوونە ژوورەوەی کۆمەڵێک لە خوێندکاران لە زانکۆی ئەمیرکەبیر. ڕۆژی دووشەممە 7 خەزەڵوەری 1403 هەتاوی حراسەتی زانکۆی ئەمیرکەبیری تاران بە بیانووی ڕەچاونەکردنی یاسای حجابی ئیجباری ڕێگە لە چوونە ژوورەوەی 200 خوێندکاری ئەو زانکۆیە گرت. بەپێی راپۆرتی شۆرای سنفی خوێندکارانی ئێران، چوونە ژوورەوەی 200 خوێندکار بەهۆی پابەند نەبوون بە یاسای باڵاپۆشی زۆرەملێ بۆ نێو زانکۆی ئەمیرکەبیر قەدەغە کراوە. هەروەها بەشێک لە خوێندکاران بانکشتی حراست و کومێتەی نزباتی کراون و لەوێ لێپرسینەوەیان لەگەڵ کراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو بڕیارە لەلایەن جێگری وەزیری پەروەردە و سەرۆکی زانکۆی ئەمیرکەبیر دەرکراوە. بەڵێ بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و ئاسوودە بن.